جەژنە چییە حکمەکەی؟ طبعا تعزیە خۆشەویستەکانم سێ ڕۆژە لە سێ ڕۆژ زیاتر نییە. سێ ڕۆژ مسلمانان سەرخۆشی لێکن، مەگەر کەسێک لە ماڵا نەبوو بێ، مەگەر کەسێک خزمێک بێت بترسێک لەی لێ بکەن، یا لە بازاڕ یا بە تەلەفۆنێ دوای ئەوە ئەگینا تعزیە سێ ڕۆژە کابراش لە سێ ڕۆژ زیاتر نابێ دانشێت. ئەگەر بەڕێی من بێ، من ئەڵێم لەسەر قەبرستانەکە جگە لە خزمەکانی خۆی ئەوانەی کە زۆر نزیکن بۆ دڵدانەوەی لەسەر قەبرستانەکە خەڵکەکە خواحافیزی لێ بکەن. بەڵام طبعا ئینسان براکانی خوشکەکانی مامەی ئەمانە ینی کەسە نزیکەکانی زۆر نزیکەکان ئەوە جیایە، ئەو بابەتێکە ینی طبعا ڕۆژێک هەر نەبێ هیچ نەبێ لەگەڵ یابن دڵی خۆشەکەن دڵیە دەنەوە ئەوە جیایە. بەڵام غەیری ئەوە بەڕاستی تەعزیە زیادە ڕەویە، جابێ ئەم زیادە ڕەویە لە کوێ شابیکە لە جەژنە. کابرا 6 مانگ بە لە ئیسە باوکی وفاتی کردووە، ئێستا ڕۆژی جەژن خزمەکانی دێن و کۆ ئەبنەوە، قەینا خزمەکانی بڕۆن بۆ جەژن مبارەکێ، بەس نەڕۆن لەوێ دانشن و تەعزیە دووبارەکەنەوە، بڕۆن جەژن بارکێ بکەن. ئەگەر مناڵی وردیان هەبێ دەستبێنە سەر مناڵەکانیانە جەژنانەیان پێ بدەن، دڵیان خۆش بکەن. ئەگەر تۆ کەسێک ئەزانی مەسەلەن خوشکێکتە یان ئامۆزایەکتە یان کەسێکتە لێی قەومیا بێوەژنە کەوتەتە وەزعێک بچۆ یارمەتی بدە هاوکاری بکە، ئەمانە گشتی چاکە و دەستخۆشیتش لێ یەکەم. بەڵام غەیری ئەمە تەعزیە دووبارەکردنەوە لە ڕۆژی جەژنە دروست نییە. برادرێک اقتراحێکی کردو، پێشنیارێکی کردووە، دیارە پێشنیارەکە هی پێش ئەم وەختە بووە، ئەڵێ مامۆستا زۆرێک لە موچەخۆران موچیان گۆر نەگرتووە و ئەمانە ئەگەر ئەبووکرێکی لێخۆشبوون هەبێ شتێکی باشە ئەگەر تۆزێ لەو بوارەوە قسە بکەی. من ئەڵێم هەموو کاتێ ئینسان لێبوردەیی هەبێ قەیچێکە زۆر چاکە، بەس لەخوا بۆزابێ ئەو ئێستا دوان هاتە سەر یەکە، دوو موچە بەسەر یەکە، ئەوە نیعمەتی خوای پەروەردگارە. من پیرۆزبایی لە هەمووتانەکەم ئینشاءڵڵا ئومێدەوارم ئێتر قەت موچە تاخیر نەوێت. حقێکی شەرعی خۆمانە، یعنی ئەمە حقێکی شەرعی هەر دانن کەسێکە لەم وڵاتە لەم عێراقەکە ئەژێ حەقا بەرپرسەکانی ئەم کوردستانە لە ماڵ و مناڵەکەی خۆیان زیاتر خەفەت بخۆن کاتێککە موچەخۆران موچەیان دواکەوێ. بەهۆی دواکەوتنی موچەوە خۆشەویستەکانم لەوانەیە کەسێک توش غەڵەت بێ، لەوانەیە نەخۆشیە بمرێ. چەند کەس تووشی غەڵەت هاتووە بەهۆی موچەوە. خوای تەعالە ماڵ و مناڵمان بپارێزێ. بێموچەیی خەتەرە، بێموچەیی نەکبەتیە، بەس ئومێدەوارم ئیتر نەبێ. من پێم خۆشە هەموو ئەوانەی کە ئیمکانیاتیان هەیە لێبوردەیان هەبێ، جەژنانیان هەبێ بۆ ئەوانەی کە بەکرێکیان لە ناوخانە بە تایبەت ئەگەر بزانن دەستی ناڕوا چەندێک خۆشە. بۆ نمونە تۆ 150 لە ێسێنی بڵێ کاکە 75 جەژنانەی جەژن بێ، دوعای خێرمان بۆ بکە. ئینشاءڵڵا لای خوای گەورە ئاسانە، ئینشاءڵڵا خوای تەعالا جێی بۆ پڕەکات و بە زیاتریشەوە. کەسێک دعوەتت بکا بۆ نان خواردن بەڵام پارەکەی حرامە، کەسێک دعوەتت بکا بۆ نان خواردن پارەکەی ئەزانی حرامە، ئایا بڕۆی دروستە یان ئەبێ نەچیت؟ ئەم بابەتە طبعا فتوای زانایان لەسەر ئەم مەسئلە ئاوایە، ئەڵێ ئەگەر بتوانی نەچیت. ئەگەر بتوانی مەسەڵەن خەڵکێک کابرا غەریبێکە عاجز نابێت، هیچ مشکلەیەک نییە دعوەتێک دەکات، تو ئەزانی پارەکەی حرامە. ئەمە ئەگەر 100% پارەکەی حرام بوو، ها براینە من ئەم قسە بەو شێوە ئەکەم، ئەگەر 100%. بەڵام ئەگەر کابرا لەوانەیە هەندێک شتی حرامیشی بێ بەڵام شتی حەڵاڵیشی هەیە، ئەو کاتە بەری حەڵاڵەکە ئەکەوێ، ئەتوانی بڕۆی، هیچ مشکلەیەکی تیان نییە. ئەی ئەگەر ئەو کەسە خزمت بوو، بۆ نمونە باوکت بوو، بۆ نمونە باوکت پارەکەی حرامە، دعوەتی شتەکە یان هیچ نەبێت ناچاری تۆ لە جەژنا بچی بۆ ماڵیان، چای تێرن شەربەت تێرن، یا هەرجاری وایە ئەبێ ڕۆژێک لە ماڵیانە بمێنیتەوە، یا براتە یان خوشکتە، یا حاڵەتێکی لەو شێوازە. زانایان ئەم فتوایە طبعا زۆر گرنگە، لەوانەیە دڵنیام کەسان نەتان بیستە بێ. زانایان وتویانە تاوان لەسەر کابرایانەک لەسەر تۆ، ئەو نانە بۆ تۆ حەڵاڵە بەڵام ئەو گوناحبارە کە حرامە داتە دەرخوادی تۆ. زانایان وتویانە حەڵاڵە بۆ تۆ، بەس ئەو ئەبوایە ڕێگای حرام نەگرێتە بەر بۆ نانکردن. یعنی دروستە تۆ سڵەی خزمایەتی نەبچڕێنی لەبەر خاتری
لەبەر خاتری ئەوەی وڵا کابرا لەوانەیە تۆ بچیتە ماڵی دوو نەسیحەتی بکەیت ئامۆژگاریەکی بکەیت بەهۆی تۆ لەوانەیە کابرا بێتەوە خۆیان تۆزێت بەڵام ئەگەر تۆ هەربی بچڕێنی لەگەڵیان ناکرێت برا چۆن ئەبێ برا لەگەڵ برایە قسە نەکا ئاخر نابێنە ڕۆیتە ماڵی چۆن ئەبێ ئینسان نەچێتە ماڵی ئامۆزایەکی مثلا يعني هەر خزمێک ئەوانەی کە نزیکن هەن لە دەوروبەرتە مامت خاڵت هەر کەسێک نابێت ئینسان پا ببڕێ ئەبێ بە قەدەری توانە هەر بڕات دانیشتنی ژنان لەبەر دەرگا ئەوەمان باس کرد بەداخەوە زۆرم پێ ناخۆشە ژنان و خوشکان بە تایبەتی ئەهلی مزگەوت ئەهلی نوێژ و جەماعەت و بەڕۆژوو بێت و لەبەردەم دەرگادا هەنشێ ئای چەند ناخۆشە ئەوە براینە نازانم من زۆر شەرمنم یا ئێوەش وەک من وانە کاتێ لە کۆڵانێکەوە ژن ببینم دانیشتێتمە قاچ مچتێکە وەڵڵی ناتوان بڕێ بکەم تۆش وایتە یارە ئەهلی زۆر وایە لەم مزگەوتە ئەی باشە ئەوان چۆن شەرم ناکەن وەڵڵی من لەسەر کۆڵانەکە دیارمدا هەر لەسەر کۆڵانەکە جا ژن ئاگای لە خۆی نییە دەنگی ئەڕوا لەسەر ئەو کۆڵانە دیارمدا 100 متر دوورم جا کێشەکەی منەوەی تۆزە گوێشم سووکە زیاد لە حەد سووکە 100 متر دوورم ئەجا ئەرەوەڵاو مەلاتارەقات ئەتێتە خۆیانەوە بانی سەری خۆیدا و قاچ کورە باوکە خۆ مەلاتارەق پێغەمبەر نییە خۆ مەلاتارەق مەلائیکە نییە ئەی تۆ بۆ لە خەڵکتر شەرم ناکەی بۆ لە من شەرمەکەی خۆ ڕاستە خۆشە ئیحترام بەس تۆ لە خوا شەرم بکە تۆ شوێنەکەت غەڵەتە دانیشتنەکەت غەڵەتە ئەگەر زۆر حەزەکەن دەمەتەقیەکەن بڕۆنە حەوشی یەکێکتان دوو دراوسێ سێ دراوسێن حەزەکەن دەیەکۆ لە دەرگای حەوشدا من شەکاکە ئیسا عەلاقەی ئەم زەمانە کوڕە ڕەشەکەی شەر دیارە تۆ مۆزی تایە بۆ نمونە شتی تایە بۆ نمونە شووتیەک دێنی تۆ لە کاتێکا کە خەڵ ناتوانە شووتی بکڕێ بۆ نمونە میوەیەک دێنی تۆ نەخۆشیەک تێ لە ماڵە جاری وایە تۆ شتێکی ئالە و حاڵەتە ئەبێ ناچاری بە هەرچی بێت میوەیەک بە قەرز بێ بە قۆڵ بێ هێنیتەوە سەیرەکەی خەڵ دانیشتەوە سێر دەستەکەن و بزان چیەکە منە ناخۆشە نازانم چۆن باسیکەم واللهی ئەو ژنانە ئەگەر سیر خۆیان بکەن قەت نابێت لە بەردەم دەرگا دانیشت جنۆکە لە دوای مردنیان لەکوێ ئەنێژرێن باوەڕەکەی نازانم نە لە ئاەتی قورئانە بیستمە نە لە حەدیسی پێغەمبەرا بیستمە منش حەزەکەم ئاەتی قورئان و حەدیث باسکەم بەخوا برا نازانم ژنان بڕۆن بۆ سەر قەبرستان لەگەڵ ئەم عادەتە هەستەکەم لە سموود پیا بۆ تۆ بەداخەوە ژنان لەگەڵ جەنازا بڕۆن بەسەر قەبرستان بەڕاستیم عادەتێکە جاران نەما بوو بڕێ عادەتی جوان پیا بوو لە ناو کوردەواری خۆمانە کە ژن نەڕوا بۆ قەبرستان ئیسا خەریکە هێواش ژنیش هاوشانی پیاو ئەبێتەوە ئەمە عادەتێکی خراپە براینە لە ماڵەوە ژنەکەی کچەکەی مردووەکە لە ماڵە خواحافیزی لێکا وەسەلام پێویست ناکە ژن بڕوا بۆ سەر قەبرستان هەندێک لە عولەمایان وەکو بۆ نمونە عولەماکانی مەذهبی ئیمامی ئەحمەد کە لە سعودیەن ڕەیان وایە کە ئافرەت حرامە بچێتە سەر قەبرستان ڕەیان وایە ئافرەت هەر حرامە لە هیچ کاتێکە ئەرە نابێ ئافرەت مەگەر و مردوەتی ببەن بۆ قەبرستان لای ئەوان حرامە بەڵام لای مەذهب ئیمامی شافعی دروستە ئافرەت بچێ سەردانی مردوو بکە بەڵام نابێ ناشەرعی بکە نابێ گریان بکە نابێ لە کاتێکا بچێت کە قەرەباڵغ بێ کە پیاوی لەگەڵا بێ إلا والمحرمێکیشان نەبێ نەچێت یعنی کەسی لەگەڵا بێ بچێ بەسەر قەبرستان لە مەذهب ئیمامی شافعی وایە وردەنانی ناوی سفرە طبعا ئێمە حتا شتە وردەکانیش قەیچێکە با باسیکەین چونکە ئینسان فێر بوو لە شتی ورد خۆی پاراست دوای لە شتی گەورەش خۆی ئەپارێزێ تو لە وردەنان خۆت بپارێزە دوای لە حرامیش خۆتە پارێزی وردەنانی سەر سفرە من زۆربەی جار لەگەڵ مناڵەکانە لەسەر سفرە تۆزێ لێک عاجزە بین جاری وایە نەک خێزانەکان نە لەگەڵ مناڵە بشکەکانە زۆربەی جار ئەڵێم کوڕم بکەرە خاتر خوا ئەم نانە بۆچی بەستن هەن ناوەکەی هەڵە کۆڵیت و لێوارەکەی فڕائەدەی آخر بۆچی سبب يعني بۆ سبب ئەمە نعمەتی خوایە هەیە والله ئێستا لە غەزە قەسەم بەخوا ئەو لێوارانیان بۆ ببەی وەکە وایە حاجەکەت کردبێ نییە خەڵکەیان ئەوەی نییە ئێمە ڕۆژێکەم بوو نەمان بوو ڕۆژێکەم بوو لە نەوەتەکان ئێوە لە بیرتان نایە گەنجەکان پیاوە بەتەمەنەکان لە بیریانە قەسەم بەو خوایەی خەڵقمانی کردووە بە حەیاتی فەردەئارد لە ماڵی منە نەبووە تێگەن يعني هەر بە کیلۆ سندومە بە حەیاتی من ئەوەنە پارەی مەلایەتی ئەوەنە نەبووە من بتوانم
لو كاتانا بغير كيلو بكرم نبوه من 150 دينار مثلا 150 دينارك يقدب يكي نوتي كرت ايتر يك 2 كيلو ارد هاوردو بو مال بس خوار رحمي كلو كاتم يعني سر خيزان ما نكمبو بو خوش يسكن حيف يعني لو كاتانا اقريان والله براينا نازم شي تام بو باسكم نمونه شي تام بو بيرمو بحثي شي تام بو بكم قسم بخوا يعني تنها دانشتين لمال يك يلكيك مان توزي امانتك الله كردو امانه ولقل لاني جويا جا منا ودمش تواو نبو زامبو نم ازاني جو شلون بخون لا يا زلمه سبيري لي كي تو شي ظروف يبو شي وضع يبو سرت اجر بونا بو صموني جو كل عاد صموني كي الرق يعني يسان لم ظروفه جاء من اثروان بيان كردو طبعا اللي وارينا تقريبا فرن ادم قدرا او رجا دعوت بوين لا ما عليك دكتور يكي زور بريز ك يعني يا يكي بريز وامانه هم اهل ايمانيشا ايش له دعوه بو منش نمزاني من على مقال خو ما بردو ولا لسر سفره دانشين كاكا دكتور ايش وانا مو بس لوارا كيف فردا كاكا دكتور يكتي كي لنا دي كادر كبنا وراسك وباقي كيف فراد دواي واتينو عندها با تود الحرامه قلت بابا او دكتوره برا ولا مساله دكتوري ازاني ولا مساله دين نازاني او الدكتوره لمساله دكتوري ازاني لمساله دين نازاني كرم جا زور بمان اما او كيشمان توش بوه زور بمان بداخل عالم اسرافي زور كاين طبعا ان شاء الله اسا اويك الرعايه الاجتماعيه عراقي كردوا آية بخوكي كردستان حلاله اگر قانونك الشمل مان بكا بله اگر قانونك الشمل مان بكا بله اگر كسي فقير بي برات انا بي كسي فقير اگر مستحق به لوانه اگر ينكش بيه بو حلال بي. بس اگر مستحق نبي والله برا اگر حتى شملتيش كحرام شمل يعني قصد الخوكي او ناوچانه بي اگر تو زلامه يكاكا هيش بيويستين يا الرعايه الاجتماعيه هو عيبه والله حقي خلق تربخوي بيغمري خواه صلى الله عليه وسلم اخر قسم كاي كم يترها لونا بياغيشتين داوي بردنا كم سبي ودوس بي ان شاء الله اما بس ما نوميري بيغمري خواه افرمي الحلال بين والحرام بين وبينهما امور مشتبهات افرمي حلال رونه حرام شرونه همو خلق ايزاني بلام لو بينهن يشتهي مشتبهات اللي خلقت يكلبي حلال يا حرامه افرمي فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه هر کسی خوی بپارێزێ لەو شتانێک کە گومانی تایەکێ وڵای حەڵاڵە و کە حرامە ئەوە هەم بۆ دینەکەی سەلامەتە بێ ئینسان ئەم دینە زیاوە نییە من بیرەمەقەی هەموو دیوارێکە گومانم لەسەری نایکەم فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه أي ومن وقع في الشبهات فقد وقع في الحرام كالراعي يرعى حول الحمى يوشك أن يرتع فيه ألا وإن لكل ملك حمى وحمى الله محارمه أين نوك كابرايك ويا برا بدوري بون منك يكيك لما مسؤولانا باريزي كي كردي بو خوي ما اخوينكي بيسون بينج دون ميداله ان توش مره كتي فقيرك برا بدور مرتين بدوري انك اواي هني واي عرزك اواي بيني واي بي كاك مي بدوري انك كاك مره لازم شو ناوي خوريك خاطر خور سرد نابي قصبك لو انا مره كتشينك يا غمري خو افرمي اموك او وايا حرامك او باريزه وايا خوتاني لي باريزن بدوري ما ينو برون دوای توش یبن خوای تعالی لگناه من خوش بیو عفو من بکاو